بێگومان دیداری سلێمانی یەکێکە لە دیدارە گرنگەکانی عێراق کە ساڵانە ئەنجام ئەدرێ و ئەتوانێت نوخبەیەکی زۆر لە سیاسیەکانی عێراق و هەرێم و دەرەوەی ناوچەکەش لە خۆ بگرێ و کۆ بکاتەوە و ئەو پرسانەی کە گرنگن پرسە هەنووکەییەکان تاوتوێ بکە و هەموو جارێ گردبوونەوەی لەو شێوەیە بێگومان نزیک بوونەوە و تاوتوێکردن و خستنە ڕووی ئەو بابەتانە گرنگی و بایەخی هۆی هەیە. دیداری ئەم ساڵ بێگومان بە دەرەجەی یەکەم باس لە شەڕی ئیسرائیل و فەڵەستین ئەکا کە بەرۆکی ناوچەکەی گرتووە بە دەرەجەی یەکەم و بێگومان ئەوەی کە دوای ئەوە بۆ ئێمە گرنگ بێ هەرێمی کوردستان و کێشەکانی هەرێمی کوردستان و نزیک بوونەوەی هەرێم و بەغدایە و ئەم خاڵانە لەم دوو ڕۆژەیە زیاتر دێتە تاوتوێکردن بێگومان. ئێوە کویەکێتی لەگەڵ پارتی هیچ کۆبوونەوەیەکتان کردووی ژنێک نزیک بوونەوەیەکێ ئاماژێکی دڵخۆشکەر هەیە بۆی کە بە خەڵکی بڵێن ئەو وادەی کە دیاری کراوە هەڵبژاردن تێدا بەڕێوە دەچێت؟ بێگومان وتەکانی سەرۆکی هەرێم بەڕێز کاک نەچیروان زۆر جوان بوون و تاکیدکردنەوەی لە ڕۆڵی پەرلەمان و گرنگی پەرلەمان جێگەی خۆیەتی و هەمان ڕاوبۆچوونی ئێمەیە کاتێک هەرێمی کوردستان ساحێبی هەڵبژاردن و پەرلەمان بوو لە عێراقا ئەوە هەر لە ئارایە نەبوو. ناکرێت ئێستا عێراق ساحێبی پەرلەمان بێت و ساحێبی مؤسساتی تەشریعی و بێت و لە کوردستانە ئەو مؤسسەیە پەکخرابێ. بەداخەوە ساڵانێک ئەم مؤسسەی گرنگی پەرلەمان بە تەنگمەژەی زۆرە تێپەڕی هەر لە داخستنیەوە بۆ ماوەی 2 ساڵ و هەر لە پەکخستنی ئێستا. بۆیە گرنگەکەوە هەڵبژاردنێکی شەفاف بە یاسایەکی تازە کە ئێستا ئیقرار کراوە بەڕێوە بچێ و هەموو لایەنەکان نوێنەری ڕاستەقینەی خۆیان هەڵبژێرن. بۆ ئێمە گرنگە هەموو حزبەکان هەموو لایەنەکان بەشدار بن. هەڵبژاردنێک بێت کە هەموو تاکێک خۆی تیا ببینێتەوە، پەرلەمانێک بێت کە پەرلەمانێکی ڕاستەقینە بێت و نوێنەرایەتی گەلی تێدا بکرێ. بۆیە بە باش ێزانین هەموو لایەنەکان بەشدار بن و چیتر ئەم مؤسسەیە پەک نەخرێ و بەم شێوەیە تەجمید نەکرێ و هەڵبژاردن لە کات و ساتی خۆیان ئەنجام بدرێ. گرنگی هەموو لایەنەکان دەکەی کە بەشدار بن لە هەڵبژاردندا بەبێ پارتی یەکێتی هەڵبژاردن؟ بێگومان پارتی دموکراتی کوردستان یەکێکە لە حزبە دێرینەکانی ئەم هەرێمە ئەوە نوکۆڵی ناکرێ و بۆیە بەلامانەوە گرنگەکە ئەوانیش بەشدار بن بە هەمان شێوە وتم هەموو لایەنێک پێویستەکە نوێنەری خۆی هەبێ و بەشدار بێ و بایکۆتی ئەم پرۆسە گرنگەی هەرێم نەکات. بۆیە داواکەینکەوە ئەوانیش بە هەمان شێوە بەشدار بن و ناکۆکیەکان و ناڕزاییەکان ئەوەی کە هەیە هەوڵ بدرێت چارەسەر بکرێ ئەوەی کە نییە هەڵبگیرێت بۆ کاتێک بەڵام هەڵبژاردن و پەرلەمان لەمە زیاتر پەک نەخرێ.